بەڕاستی ئەم ڕۆگەلی کورد خەتەیەتێکی زۆر گەورە لەسەرە و ئەبینین حکوومەتی عێراقی هێرشەکەتە سەر شەنگار کە شەنگار خاکی خۆیەتی بەرگری لە خۆیەکە. ئەگەر چی ڕۆژ بە ڕۆژنیازی داگیرکاری و عەقڵیەتی فاشیستی دەوڵەتی تورک بەرەو هەڵەشاندنەوەی مێژووی دەچێت و ئازادبوونی کوردستان مسۆگەر دەبێ، بەڵام ئەم دەوڵەتە وەک دوا ڕۆژەکانی خۆی کە مەبەستمان دەوڵەتی تورکایە کوردستان تاڵان و وێران دەکات بە سیاسەتی داگیرکاری و پاکتاوکردن و بڕینی دارەکانی و چەکی کیمیایی و بۆمبارانکردنی سنوورەکانمان ئەنجامدانی هەموو جۆرە کردەوە و تاوانێکی بەدەر لە مرۆڤایەتی هەموو ڕۆژێک خوێنی ڕۆڵەکانمان دەڕێژێ کە بێگومان ئەو ئازارە هێزمان پێدەبەخشەوە لێ دەکا ئێمەش لە مەیدان بین زیاتر سوور بین لەسەر داواکردنی مافەکانمان. لە ئێستادا باشووری کوردستان لە نەخشە و پیلانەکانی دوژمندا چەقی داگیرکاری و ململانەیە. ئەمەش بەرۆکی تاک بە تاکی میلەتی گرتووەتەوە و هیچ کوردێک لێ بێبەرەی نەبووە. لەم سۆنگەیەشەوە ئەرک و بەرپرسیارەتی دەکرێتە سەرشانی هەموو تاکێکی کورد کە بەرگری کار و داکۆکی کاری پرسی خاک و وڵاتەکەی بێ. بۆیە لەم دۆخەدا هەڵوێستی دایکان هەڵوێستی بەشکۆ و مانادار و بە نرخە. ئێمەی دایکان هەموو جۆرە پیلانێکی چەپەڵ کە کورد لە ناو کووردا ئەکا بە گژ یەکدا و هەموو کاولکاریەک و سیاسەتی خوێنڕشتنێک و بازرگانی شەڕ و دەسڵاتی ملهۆڕانە و زۆر ملیانەی داگیرکەران قبول ناکەین. ئێمە وەک دایکانی باشووری کوردستان لە ڕوانگەی هەستی دایکایەتیەوە بۆ خاک و ڕۆڵەکانمان هەوڵی کۆتایهێنان بە داگیرکاری دەدەین و دەنگی ئاشتی خوازانەمان بەرز دەکەینەوە و دەڵێن ئێمە چیتر نامانەیە ڕۆڵەکانمان لەدەست بدەین. بۆیە ئێمە داوا لە هێزە نێودەوڵەتی و جیهانیەکان و نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین کە بانگەشەی ئازادی و دادپەروەری دیموکراسی دەکەن کە هەڵوێستی بەپەلەیان هەبێ. هەڵوێستی کردەی و بەپەلەیان هەبێ. خاڵی دووەم داوا لە سەرۆکوەزیرانی حکوومەتی عێراق و ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەین و هەموو ڕێکخراوە ناوخۆیەکان کە ئەم بێدەنگیە بشکێنن کۆتایی پێبێنن و سەردانی شنگال بکەن و سەردانی مەیدانیان هەبێ بۆی نەیەڵن ڕۆڵەکانمان لێ شەهید بکەن و ئەو داگیرکاریە بنبڕ بکرێ. و خاڵی سێمە ڕێگە بە هیچ هێزێکی ناوخۆیی نادەین کە ببێتە بکوژ و جەلادی ڕۆڵەکانمان و لە بەرامبەر جینۆسایدکردنی گەلەکەمانە و بەدەستهێنانی ئازادی بۆ گەل و نیشتیمانمان و بەدیهێنانی دادپەروەری بۆ گەلەکەمان ئێمە وەک دایکان هەمیشە لە پشت ڕۆڵەکانمان دەبین. و دەبێت گەلی کورد لە هەموو بارودۆخێکە لەوە تێبگا و تێگەیشتنی هەبێ کە تاکە زامنی پاراستنی خاک و ڕۆڵەکانمان بەدیهێنان و ئەو یەکێتی نەتەوەیی کووردە. خاڵی پێنجەم وەکو دایکانی لە شکسپی داوا لە هەموو دایکانی باشووری کوردستان دەکەین کە بەلەچکەکانیان پێکەوە گرێ بدەن و ببنە قەڵغانی ئاشتی و ئازادی قەڵغانی ئاشتی و بۆ بەدەستهێنانی ئازادی بۆ گەلەکەمان و بۆ پاراستنی خاک و ڕۆڵەکانمان. Yeah.